سڵاوتان لێبێ بەڕێزان، هیوادارم ئەگەر گوێتان لە دەنگما ئەگەر کەسێک لەگەڵمانایە ئەگە دەرمان کاتۆگە دەنگمانگە یان ناگات سوپاستانەکەین. سڵاو لێبێ بەڕێزم، زۆر باشە ئایبینیە بەخێر بێن سەرچاوان. سڵاو لە بەڕێزیشتان، زۆر سوپاس بۆ هەموو لایەک کە لەگەڵمانان. طبعاً لایڤەکانی ئێستامان زیاتر بۆ ئەو پرسیارانەیە کە تەقدیمیان کردووە یان ئایانێ بزانن وردەکاریەکان ئایا ئەو دەرزانەی کە هەیە نەشونگی ئەو شێوازە ڕێکخستنەکە کە هەیەیان بووە و حازریان کردووە یان هەر پرسیاریشتر سەبارەت بەم ماوەیە. طبعاً لێرەوە حەز دەکەم شتێک باس بکەم، ئەویش ئەوەیە کە با بڵێین وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئیمساڵ زۆر بەپەلەیە و ئێوە لە کاتێکی نزیکە هەموو ئیشکارەکانی تەواو بێ بۆی لە یەکی مانگی دە ئینشاڵڵا قوتابیانی قۆناغی یەکەم بتوانن دەوامی خۆیان بکەن. بۆیە جەنابی وەزیر زۆر لەسەر ئەوە سوور بوو کە ئەبایە هەفتەی مانگ بەڕاستی ناوەکان ڕابگەیەندرێت، زۆر تەکید لەو بابەتە کردەوە، بەڵام دیارە ئەو ئیشە زیاتری پێویستە و وردەکاری زۆری ئەوەیە، بۆیە تۆزێک تاخیر بوو. تەوەقوعەکەین لە ماوەی تا کۆتایی ئەم هەفتەیان سەرەتای هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا ناوەکان هەمووی ڕابگەیەندرێ بە پشتیوانی خوای گەورە. ئومێدمان وایە ئینشاءڵڵا لە زووترین کاتە ناوەکان ڕابگەیەندرێت. بۆ هەموو بەڕێزێکیش کە وەکوتمان سەبارەت بە شێوازی پڕکردنەوە شتەکان پرسیاری هەیە لە خزمەتیان نابین، بەڵام تکایە پرسیاری دووبارە زۆر مەرنووسنەوە، پێویستمان بە کاتە بۆی بگەینە هەر پرسیارێک بۆ ئەوی بتوانین وەڵامی زۆربەی پرسیارەکان ئەگەر هەموویشی نەبێ بدەینەوە، بۆیە تکایە پرسیاری دووبارە مەنووسن. ئەوە هەر لە ئێستاوە ماشەڵڵا دووسێ پرسیاری دووبارە دەستی پێکرد، بۆیە تکایە لەگەڵمان بمێننەوە بەسەر چاو وەڵامی هەموو پرسیارەکانە دێنەوە ئینشاءڵڵا، و تکایە ئەوەنە پرسیاری دووبارە مەنووسن بۆی بتوانین هەموو پرسیارەکان وەڵام بدەینەوە. ئەو بەڕێزانەی کە لە سەرەتای لەگەڵمانە بوون سڵاویان ناردەوە. سڵاو بۆ هەموو لایەکتان، نیان مازن، سیڤان ڕزگار، ئومێد محەممەد کەریم، سارا کارزان، چێنەر جەبار، دلۆڤان ئیسماعیل. سڵاو لە هەموو لایەکتان بەڕێزەکانم، سوپاستان دەکەم. ئەو بەڕێزە پرسیارەکەی سڕێوە، ئەگەر هەڵە نەبم پرسیارەکەی ئەوە بوو ئایا دەرەجەدا ئەبەزێ. بەڵێ ئینشاءڵڵا ئومێدمان هەیە لە چەند پۆینتێکە تا 1-2 دەرەجە ئینشاءڵڵا لە هەر بابەتەکان داببەزێت. دیلمان سۆرانی ئەڵێ سڵاو کاک سروود، کەی ناوەکان ئەگەڕێتەوە هەر لە سەرەتای لایڤەکەیە باسمان کرد. ئینشاءڵڵا ئومێدەکەین تا کۆتایی ئەم هەفتەیە یان سەرەتای هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا یەکلایی ببێتەوە. سوارە سەباح، سڵاو لە بەڕێزت. سڵاو مامۆستاتخوا، 92.1 تەلارسازی دهۆک، دڵم بە ئارام بێت. ئەتوێ دڵت ئارام بێ هەروە بە ئاسانی 12 ساڵت خوێندووە ئێستاکانش ئەتوێ بە 2 کەلیمە قسە هەموو شتێک یەکلایی بێتەوە. ئینشاءڵڵا با بزانین تەلارسازی دهۆک ساڵی پار 92.5 وەرگرتووە، باشە 92.1 هەر زۆر لێ نزیکە. ئینشاءڵڵا دڵت ئارام بێ و بە پشتیوانی خوای گەورە ئەو چەند پۆینتەش دابەزێت، چونکە ئومێدەکەین بە شێوەیەکی گشتی ئینشاءڵڵا دەرەجەکان داببەزێت. گوڵ ئەڵێ سڵاو دەستخۆش بۆ لایڤەکە، بێ زەحمەت بەڕایتەوە بۆ ئەم ساڵ لە هەولێر و کۆی ئەندازیاری تەلارسازی و شارستانی لە چ کۆنمرەیەک ئەوەستێت. وەڵاهی بەڕێز دەکەم، ینی دەقیق بوون لە ڕاوەستانی دەرەجەکان ئەوانە ناتوانین، بەڵام من ئەڵێم بە کۆی گشتی لە چەند پۆینتێک هەتاکو دەرەجەیەک لە مەسەلەی هەتا نزیکەی 2 دەرەجەش لە شارستانی و لە تەلارسازیەکانەوە بەعام ئەندازیاریەکان یان بەعام ئەگەر گشتی کۆنمرە تەماشاکەین لە چەند پۆینتێک هەتا 2 دەرەجە ئەمەلی دابەزینمان هەیە بە پشتیوانی خوای گەورە.
کاکە محەممەد هەر لە سەرەتای لایڤەکەوتمان ئینشاءڵڵا تا کۆتایی ئەم هەفتەیە و سەرەتای هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا یەک لایە بێتەوە. ئەڵێ چێنەر جەبار لە مامۆستا ژیان پرۆگرامسازی ڕاپەڕین چەند وەری ئەگرێ من 94.4 هەیە ماشەڵڵا ئیتر ئەوە ترست لی نەبێ بە پشتیوانی خوای گەورە هەرچەندێ بەرز بێتەوە ناگاتەوە ئاستا چکە یەکەم نوێیە دووەمەن سەبار جگە لە نوێیەکەی لە هەولێر 94.4 وەرگرتووە ساڵی پار و پێرە یان لە کۆیە 92.5 بۆیە ئەمە دەکەین ڕاپەڕین لە دەوروبەری 90 تا 92 ئینشاءڵڵا ڕابوەستێت. کاکە محەممەد ژیان وەڵامی پرسیاری جەنابەتمان داوەتەوە وتمان تا کۆتایی هەفتە یان سەرەتای هەفتەی داهاتوو. دانۆ ئەڵێ باشی مامۆستا شەسوەر چی وەردەگرێت من شیکاری نەخۆشیم پڕ کردوێتەوە بە زانکۆڵین و پارالێل و ئێواران لەکوێ ئەگەر لە هەولێر ئەگەر لە سنووری هەولێر شەقڵاوە و ئەوانە نووسیوە ئینشاءڵڵا باکیری دێتەوە بەڵام لە خودی هەولێرە تەنها لە ئێوارانەکەی ئەمەلەیەکی هەیە ئینشاءڵڵا بێتەوە بەڵام لە دەوروبەر کێشێنیە لە سنووری سلێمانیە کەمێک دەرەجەکان بەرزترن لە دۆکشا کێشە نابێ ئەگەر لەوێت. پرسیارێ بەئەرک نەبێت توبعامی زاخۆ بۆ پارێزگا دەبێتە چەند توبعامی زاخۆ بۆ خۆی ساڵی پار 96 بووە تەوەقعی 94.5 و 95 ئەکەین ئینشاءڵڵا و بە پشتیوانی خوای گەورە کەمتریش ئینشاءڵڵا بەڵام وەکو تەوەقعات لەوەرە زیاتر ناتوانین ئێمە بێڵێین. کاک محەممەد وەڵامماندایەوە نرخی داخلی ئێواران چەندە بەڕێزەکان زۆر ئەو پرسیاراکرێت نازانم من نەمزانیوە لە هیچ شوێنێکە داخلی بە پارە بێت هەتا ئەگە ئێواران و پارالێلیش بیت نەمزانیوە پارە وەربگیرە مەبلەغی پارە ڕاستە وەکو تەمینات لێ دووەرەگیرێ کە خوێنەر تەواو کرد 2 ساڵ یان 4 ساڵە تەواو بووی ئەو بڕە پارەیە ئەگەر هیچ شتێک نەشکابێ هیچ شتێک کێشەی بۆ دروست نەبووێ هیچ بابەتێک ڕووی نەدابێ بە کاملی وەرێگریتەوە ئەگەر نا پارەدان نییە نەمزانیەوە من هیچ معلوماتێکم لەسەر ئەوە نییە بڕی ئەو پارەی ئەدرێت زۆر ئەو پرسیارە ئەکرێت من نەمزانم هیچ داخلەیەک بە پارە بێت حەقم نییە تۆ بۆ خۆت لەگە کۆمەڵێک تەڵەبێت دیکە ڕێکەکەوی خانوێک بکرێ ئەگرن ئەمە شتێکی ترە بەڵام وەکو ئەوی کە ناوی زانکۆ بێ و باڵێن سەم بەڕێزمان هەیە لە قسم داخلی لە هەولێر لە کۆلێژی شیکاری نەخۆشەکانە بە پارالێ لە خوێنە و لە چۆمانەوە هاتووە و هیچ پارەیەکیش نادا نەمزانیوانی زۆر ئەو پرسیارم لێکرێت کرێکەی چەندە نەمزانیوە بەشی ناوخۆ بە پارە بدرێت باشە بەڕێزان مامۆستا 74.9 شیکاری شەقڵاوەرم دەگرێت بە زانکۆڵین بەخوای لێوی زۆر نزیکە ینی هەر زیادی شەپارەکە ئەگەر هەڵەنەم 73 شتێکی وەرگرتووە بۆ دڵنیایی زیاتریش ئەگەر تەماشایەکی بکەین شەقڵاوە شیکاری 73.714 ساڵی پار وەریگرتووە ئینشاءڵڵا ئەم ساڵ 74ەوە پشتیوانی خوای گەورە ئینشاءڵڵا وەرێگرێت 89 لە شیکاری دێتەوە ئەگەر مەبەست زانکۆیەکەیەتی واتە کۆلێژەکەیەتی کەمێک ئەستەمە بەڵام نزیکە لێوە تقریبا 170 ئەگەری هەیە بێتەوە جیاوازی هەیە لە نێوان پارالێلەران لە ڕووی بڕوانامەوە نەخێر هیچ جیاوازیەک نییە سۆماخان هەم ئێوارانمان تەواو کردو هەم پارالێلیش هیچ کێشێکی نەبووە و لە ڕووی ئیشکاریشەوە بەپێی توانە بەپێی ئەو مەجالێکە هەمان بۆ توانیمانە ئیش بکەین پەیمانگە بەشی ئارکیتێکچەر پارالێل سلێمانی 59.5 وەری ئەگرێ وەڵاهی ئەو قسمە نازانم ئەگەر مەبەستی زراعەکانە بڵێ ئینشاڵڵا وەرەگرێ کێشەی ناوێت من معدەلم 7.043ە سەرەتا پەرستاری پەیمانگام دانا لە سۆران بۆ پارێزگا دوایی هەر ئەم بەشە بە پارالێل ئەگەر چەندە وەرم بگرێت تا نزیکەی 170 بۆ 75 توان بڵم 180 ئەگەرت هەیە لەسەر ئەو ئەساسەی پەرستاری داناوە بەڵێ پەرستاری سۆران 72 بووە 68 پارالێلەکەی بۆ ئێوارانەکەی 65
لەگەڵ ئەگەری دەرەجە دابەزینا بۆ زانکۆڵایەکەشی ئەگەری زۆر بێ ئینشاءالله. یا بەڕێزان بەس پرسیاری دووبارە مەنووسنەوە بە ئەوانەی لەبەردەستمانە خوا لە دەستمان نەچێ ئەگەر ئەزیێت نییە. سڵاو مامۆستا بێزەحمەت کاروانکارزانە پرسیار 91.7 کۆلێژی پەرستاری وەرندەگرێت بە زانکۆڵاین ئەگەرەکەی تا 175 هەیە ئینشاءالله وەرز بگرێت. گۆژیار هێمن ئەڵێ پەیمانگە بەشی ئەرتیکچەر بەڕێزم وەکوتم ئەگەر بەبەست زراعەیە ئەمەری هەیە ئینشاءالله وەربگرێتەوە. کاکە سوارە وەڵا وەڵامی بەڕێزماندایەوە هەر لە سەرەتاوە یەکسەر وتمان بۆ پرسیارەکەت ناوتۆ خوێندبووە بە ئەکید تەنها سڵاوت ناردبوو کاکە سوارە بەڵێ تەنها نووسیوت سڵاو مامۆستا سروت دوای ئەوە پرسیارتم نەبینیوە ئەگە بین بێتشم بە ئەکید ئەگە پرسیاری دووبارەی نەبوو بێت وەڵامم داوەتەوە. ئەوانە کۆژیار هێمن و دیلمان سۆرانی ماشەڵڵا پرسیارەکانیان زۆر زۆر دووبارەیە. کاکە کارزانمان جوابدایەوە. کاکە سوارە وەڵای پرسیارت نەکردووە لەبەرەوە ببوورە ئەگەر پرسیارەکەت بکەیتەوە خراپ نییە چونکە دووبارەش بە کۆمنتەکان ناچوومەوە لە شوێنێک پرسیارەکەت سڕیوەتەوە لە شوێنێکیش تەنها سڵاوت ناردووە سپاس بۆ سڵاو ناردنەکەت بەڵام تکایە پرسیارەکەت بکە تاکو بتوانین وەڵامت بدەینەوە. هەنارە پرسێت سڵاو کاک سروود بەشی کارگێڕی پرۆژەکان چۆن بەشێکە. بەڕێزم هەر بەشێک بچووک کرایەوە ئەسڵەکەی باشترە بۆ نمونە کارگێڕی کار بە شێوەیەکی گشتی هەرچی کارێک هەبێت ئەتوانی ئیدارێک بدێت بەڵام کە ئەڵێ کارگێڕی پرۆژەکان تایبەتمەند کراوە بەرتەسک کراوەتەوە بۆیە من ناڵێم کارگێڕیەکان بەعام بەشی باشن بەڵام کاتێ ناوی پرۆژەی لەگەڵا دێ ناوی کارگێڕی تەندروستی لەگەڵا دێ هەر ناویشتری لەگەڵا دێت بچووکردنەوەی ئەوەواتە بەرتەسکردنەوەی ئیش و کارەکانێتی بۆ نمونە ئەگەر کۆگاکانی لەگەڵا دێت کارگێڕی کۆگاکانی ئەوە تۆ ئەتوانیت مەس لە سنووری کۆگاکانە ئیش بکەیت زیاتر کاڵێ پرۆژەکان لە سنووری پرۆژەکانە زیاتر ئەتوانی ئیش بکەیت بۆیە من پێم باشە کارگێڕی کار بێت نەک کارگێڕی پرۆژەکان. کۆژیار وەڵامی پرسیارەکەی بەڕێزمان داوەتەوە. ئەحمەد کەمالە پرسێت سەلام باشی مامۆستا گیان عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا زۆر سوپاس بەڕێزەکەم. ئەستێراڵێ سەلام کاک سروود پرسیارەیە بەئەرێک نەبێت توبعامی زاخۆ بۆ پارێزیات دەبێتە چەند وتمان 96 وەرگرتووە ئەگەری 94.5 بەسەرەوەی هەیە ئینشاءالله. سۆلیان ڕزگار 66 بە کردیت فیزیا وەرندەگرێ پەروەردەکەی زانکۆی سەلاحەدین. پەروەردەی زانکۆی سەلاحەدین فیزیا فیزیا سەلاحەدین 64.6 وەرگرتووە کە بەڕێز 66 دەیە ئینشاءالله ئەگەری وەرگرتنی زۆرە بە پشتیوانی خوای گەورە. شەهرۆ محەممەد 93.1 لە تا چەند ئەگەری کۆلێژی پەرستاری زانکۆی سلێمانی هەیە. تقریبان هەتا ئەگەر هەڵە نەبم وەکو پەرستاری 94.2 بە 93 ئەگەر مەبەست زانکۆی پۆلیتەکنیکەکەی بە ئینشاءالله ئەگەری وەرگرتنت باشە بەڵام بۆ زانکۆی سلێمانی ئەگەرەکەی تا 175 تقریبی هەیە. مامۆستا شیکاری شەقڵا وەرمەگرێت بە زانکۆڵاین. ئیڤان خان بەڕێز 74 هەبوو وتمان خۆی 73 شتێکی وەرگرتووە لێتەوە نزیکە تەنها ئەوە نانەمانەوێت ئەگەر ئەزێت نەبێت بەس دیقەتی وەڵامی پرسیارەکانی ئێمە بدەن پەلەم مەکەن بەسەر چاو وەڵامی پرسیاری هەمووتانە دەینەوە. شارۆمان جوابدایەوە هەمووی 2 دقەیەک نابێت. ئیسماعیل بۆس ئەڵێ 89 لە شیکاری دێتەوە بەڕێزم پێتمانوت ئەگەری کەمە بۆ هاتنەوە زیاتر لە پاڕالێرە نزیکە. ئەستێرە خان وەڵامماندایەوە. شارۆ دەفان ئیسماعیل مامۆستا بێزەحمەت من ماڵم لە کەس نەزانە
ئەتوان بچمە داخلی لە هەولێر و چی پێویستە؟ وەڵی بەڕێزەکەم خۆی لەبەر نزیکی ئۆتوانی هاتچۆ بکەی، بەڵام وەکۆی کۆمەڵە برادەرەکەتە بەرە قسم داخلێک بەڵێ و ئەشتوانی بچی سەردانی بەش ناوخۆیان بکەی کە پێیان بڵی توانای هاتچۆنی یان هەر بابەتێک کە مەبەستت بێت کە تۆ لەبەر خاتر ئەوە ئەچتە قسم داخلی ئەتوانی قسەیان لەگەڵا بکەی. ماشەڵڵا ماشەڵڵا. ئەمە پرسیاری دووبارە. شارۆ محەممەد سیفان ڕزیارە لە مامۆستا 97.6 توبعامی زانکۆی سلێمانی وەرمەگرێت. ومێدمان هەیە ئینشاءڵڵا دابەزێتە ئەو ئاستە بە پشتیوانی خۆی گەورە تا 180 ئەگەری هەیە ئینشاءڵڵا. سانە مزەفەر لە مامۆستا 70.2 وێستەرنەری هەولێر وەرم دەگرێت. ئەگەر بێت و ئەمساڵ داواکاری زۆری لەسەر نەبێ و دەرەجەی بەرز نەبێتەوە بڵێ ئەگەری وەرگرتنت زۆرە ئینشاءڵڵا. شارۆ وتمان احتیمالی لە پۆلیتەکنیکەکە کێشەت نییە، لەوەی کێش احتیمالی 180 هەیە. محەممەد ئەڵێ من بە کۆنەوەی 80.9 تەقدیمی زانکۆی هەولێری پزیشکی بەشی تەندروستی کۆمەڵ کورد و ئاوەردەگیرم بە هەلیکاری چۆنە. وەڵاهی بەڕێزەکەم لەوەی تایتە تەخەڕوجی نییە نازانین هەلیکاری چۆنە و 80.9 ئەگەری زۆرە چکە ساڵی پار ئەگەر هەڵەنەم 76 پوینت کەسێکە ینی 78 عفوان 78.850 ینی ئەگەری وەرگرتنی زۆرە ئینشاءڵڵا. وەڵاهی کاکە سوارە نازانم پرسیارەکەی جەنابەتم نەبینیەوە ینی جاری کەش تاکید دەکەمەوە. سڵاوێکت نردووە پرسیارێکشت سڕیوەتەوە ئەگەر ئەزێت نەبێت پرسیارەکەت بکە تا وەڵام بدەینەوە. سارا بارزانی ئەڵێ 70.50 زانستی کۆمپیوتەر سۆران وەرم ئەگرێ ئەمەلی وەرگرتنت زۆرە لەبەرەوەی ساڵی پار کۆلێژی زانست کۆمپیوتەر لە سۆران 72.167 وەرگرتووە بەڕێزیشت 70.57 هەیە ئەگەری دابەزینی هەیە ئینشاءڵڵا. مامۆستا 90.2 هەیە پارالێلی پەرستاریش 91.2 و کچیشم 175 کچە و لە شێخان پار 89 پارالێلەکەی بوو لە هەولێر ملیۆنێک و 650,000 بەسی 2,200,000 وایە دەتوانم بێمەوە. بەڕێزم یەکەمان پارالێل لە هەولێر 2,200,000 باشە لە هەولێر 2,200,000 ئەوەنێ بزانم لە شێخانیش 1,650,000 و ناتوانین لە شێخانەوە بیتە هەولێر لەبەرەوەی سیستمی زانکۆی پۆلیتەکنیکی دووهۆک جیاوازە لە سەلاحەددین یان لە هەولێری پزیشکی لەبەرەوە تەنها بۆت هەیە خۆت نەقلی سلێمانی بکەیت کە لەوێ لە زانکۆی پۆلیتەکنیک بەشی پەرستاری هەیە. باشە بەڕێزم ینی هیوادارم وەڵامەکەم وازەح بێ. لە هەولێر 2,200,000 لە شێخان 1,650,000 بێ دەبێ ئەوەرێ معلوماتم هەیە و ئەوەی شێخان تەکنیکیە ئەوەی زانکۆی هەولێری پزیشکی زانکۆیەکی ئاساییە لەبەرەوە ناتوانانی خۆتی بۆ نەقل بکەیتەوە. سانە مزەفەر وەڵام منداوتمان ئەگەری هەیە وەرگیری ئینشاءڵڵا. ماشەڵڵا ئەوە داوامان کرد کە وەڵام پرسیاری دووبارە نایەتەوە بەس ماشەڵڵا. سۆما خانوتمان جیاوازی نییە و مشکلەشی نییە. عەبدولقادر ئەحمەد سڵاو مامۆستا بەرزکردنەوە هەیە لە پەیمانگای ڕێگەبان و ڕووپیاوان بۆ بەشی ڕووپیایی کولیەکەی. بەڕێزم ئەگەر یەکەمی لەسەر ئاستی بەشەکە دواتر لەسەر ئاستی پارێزگا بەڵێ ئەتوانی بچیتەوە کۆلێژەکەی. بەڵام ئەو نێزانم ڕووپیاوان ڕێگاوبان و ڕووپیاوان ئەچێتەوە بەشی ڕێگاوبان لە
زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆلێژی تەکنیکی ئەندازیاری بەشی ڕێگەوبان نەک لە زانکۆی سەلاحەدین. بەڵام یەکەم ئەگەر هەڵەنم ئەتوانێتەوە دوای ئەوەش ئەو قسمە ئەگەر هەڵە نەبم 2 ساڵە و 4 ساڵەیە هەر بۆ دڵنیاییش تەماشایەکی بکەین ئەو بەشە بیناکاری لە هەولێر دبلۆم و بەکالۆرۆسە و ڕووپێوانیش نا لەوێ مەعهەدە کێشەیەکت نییە ئەتوانیت بیستەوە کۆلێژەکەی مەڵێ شارۆ ماشەڵڵا توانایەکی سەرسامکەری هەیە لە نردنی پرسیارە ڕەقەم قیاسی شاندوو ئەمڕۆ. مەهدی سامی ئەڵێ سڵاو کاک سروود 91.6 ئەگەری پەرستاری هەیە بۆ کۆڕ لە هەولێر 91.6 ئەگەرێکی کەمە هەتا 170 ئەگەری وەرگرتنی هەیە تقریبا نەتوانین بڵێن هەتا 75 ئەمەلێکی وەڵام زیاتر نا کاکە محەممەد وەڵاممان داوەتەوە سۆماخان وەڵاممان داوەتەوە شارۆش ماشەڵڵا ئەوتێک پەرستاری هەولێر زانکۆڵاین ئەگەری کەمە بە ڕێزەکەم سیڤان سەنعان. دکتۆرە خەدیجە ئەڵێ بێزەحمەت من 92.57 ئەگەری کۆلێژی پەرستاری هەولێر هەیە بەڵێ ئەگەری باشی هەیە ئینشاءالله هەتا 185 ئەگەری وەرگرتنی هەیە و بگرە زیاتریش ئەوانە وەڵامی هەموو پرسیاری دووبارەن بەداخەوە سانا مزەفەر دووبارەیە سۆنیان ڕزگار پرسیارەکەی ڕەش کردوێتەوە سانا مزەفەر دووبارەیە دکتۆرە خەدیجە دووبارەیە هێمن ڕێبوار ئەڵێ ئەگەر کەسێک شکاری نەخۆشی تەواو بکات ئەتوانێت تاقیگەدانێت بە ئەهلیش بێ بیخوێنێت تکایە وەڵام بەڕێزم ئەگەر کۆلێژی شیکاری تەواو بکات کۆلێژی شیکاری واتە MLT تەواو بکات بەڵێ ئەتوانێت تاقیگەدا بنات دوای 1 ساڵ لە ئەندامبوونی لە سندیکا بەڵام بایۆلۆجی یان کیمیا یان زانستی تاقیگەی پزیشکی ئەوانە پێویستیان بەوەیە کەسانی تر لەگەڵیان نابێت بۆ ئەوەی بتوانن تاقیگەدا بنن. هانا ڕێبوار وەڵاممان دایتەوە هەر ئێستاکانە بە ڕێزەکەم ینی ماشەڵڵا پرسیاری دووبارەمان گەلێ زۆرە. شەنگار سەردار ئەڵێ مامۆستا عەبدولعەزیز ئەگەری هەیە دەرەجەی چەند وەری بگرێ وەکوتمان تەوەقعی 92 هەتا 90 هەتا 92 یان 91 هەتا 93 ئەگەری وەرگرتنی هەیە لەو دەوروبەرانە. کۆنەمرەی 74.5 عەفوان ئەگەری هەیە پەرستاری دەربەنی خەم بە زانکۆڵاین وەری بگرێ بەیمانیەی تەکنیکی پزیشکی دەربەنی خان 76 بۆ 74.5 یعنی ئەگەرەکەی هەتا 170 بۆ 75 ئینشاءالله. کاکە دیاریش ماشەڵڵا ئەوێ ڕەقەم قیاسی وەرگێتەوە. حەمە ئەکسغەم گەیمەر ئەڵێ 94.6 سەرکردن سلێمانی وەرم ئەگرێ ئەگەر دانیشتووی سلێمانی بیت یان دەوروبەریش بی ئەگەری 180 هەیە بۆ وەرگرتن. هەڵوێست خەلیل ئەڵێ ئەلحەمدوللا 99.7 هێنا پار سوپاس بۆ خوای گەورە فەزلی خوایە ئینشاءالله سەرکەوتووە بێ ئەزیزەکەم. بڵێ مامۆستا بەڕای تۆ دەرەجە زۆر دادەبەزێ یان کەمێکە
بنوتومە لە چەند پۆینتێک هەتاکو ئەگاتە دەوروبەری 2 دەرەجە تەوەقوعەکەم، دەرەجە و نیوە تا 2 دەرەجە، یانی لەو دەوروبەرانە ئەگەری هەیە. دیاری شارۆ سۆلی ڕزگار کۆلێژی پەروەردە زانکۆی سڵاحەدین بەشی فیزیا ئەو وەڵامماندایە وتمان ئەگەری وەرگرتنی هەیە بە ڕێزەکان. کاکە دیاری وەڵاممان دایتەوە، شارۆ وەڵام دراوەتەوە. هۆنستمان ئەڵێ سڵاو لە بەڕێزت، ئەوانە دیکەمان وەڵام داوەتەوە. ئێستاش نیوەی پرسیارەکانمان لەبەر ئەو دووبارەیە بەڕاستی بەدەست چێ لەبەرەوەی نزیکە لەوەی نەبوێتەوە. باش سانا بێستون ئەڵێ کارگەڕی کار مەعهەد 57.7 هەولێریان شەقڵاوە دێتەوە پارالێل لە هەولێر مەجاڵێکی کەمترە بەڵام شەقاوە ئەگەری باشترە بۆ وەرگرتن. بلو ئەڵێ مامۆستا ئەسنان باشترە یان سەیدەلیا لە ڕووی هەلی کار و داهاتەوە لە هەردوو حاڵەتە سەیدەلیا باشترە. هەوێست وەڵامان ئەم ساڵ توبی کۆیە چەند وەردەگرێ بێ زەحمەت؟ توبی کۆیە ساڵی پار بۆ خۆی 97.333 بووە، ئەو پەڕی دابەزینی بە قەناعەتی من ئەگاتە 96.8 یان 7 لەو دەوروبەرانە ئەو پەڕی دابەزینەکەی. پرسیارەکانمان نەیوەی لێ ڕۆی خەریجە دووبارەیە مامۆستا 66.697 پەروەردە ماتماتیک لە هەولێر سەلاحەدین وەرم دەگرێت لە یەکەم بەش دامناوە ماشەڵڵا. طبعاً پەروەردە بەشی ماتماتیک لە هەولێر بۆ خۆی 61.489 وەرگرتووە، بەڕێزیشت بە کۆنەوەی 66 تاقدیمکردووە. ئینشاءڵڵا ئەمەلی وەرگرتنەکەی زۆر زۆرە. میران ئەکرەم ئەڵێ ئینگلیزی پەروەردەیان پەروەردەی بنەڕەت باشە، ئینگلیزی پەروەردەکەی باشترە لە پەروەردەی بنەڕەت. لیا فەهد ئەڵێ 88.84 ئینشاءڵڵا سیستمی زانیاری کارژێڕی وەردەگرێ و بە هەلی کاریشی ئەکرێتە سەر خۆت ئەگەر بەتوانابی بەڵێ هەڵی کاری زۆر زۆر باشە. ئیڤان دووبارەیە بێریتان تەها ئەڵێ سلام عەلەیکم مامۆستا من دەرچووی بەشی پەرستاریم لە سۆرە، دەمەوێت درێژە بە خوێندن بدەم لە ڕێزبەندی لە دەیەم قوتابیە یەکەمەکانم ئەکرێت 2 ساڵی تر بخوێنمەوە شەهادەکەم بێتە بەکالێریوس. نەخێر بە ڕێزەکەم پێویستە 4 ساڵی دیکە بخوێنیتەوە و ساڵی داهاتوو لە مانجی حەوت لە دەی حەوت بەدواوە سەردانی پەیمانگە یان تۆماری پەیمانگە یان تۆماری گشتی لە هەولێر بکە بۆ ئەوەی هەست کاتێک سیستمی پۆلیتەکنیک کارا بوو بتوانیت داخل ببی و بەڕێز دەتوانیستەوە بەشی چارەسەری سروشتی بۆ درێژەدان بە خوێندن وە پێویستە 4 ساڵی تر بخوێنیتەوە. ئەمەل خۆشناو ئەڵێت ئەحیا هەولێر نمرەی 73.6 ئەگەری هەیە بێتەوە بەڕێزم. لە زانست ئەوە ئەکید نایەتەوە چونکە دەرەجەی زانست بایۆلۆجی لە سەلاحەدین 85.9 بوو و پەرالێلەکەی 81.2 بووە، بەڵام لە پەروەردە بایۆلۆجی سەلاحەدین 72.5 بووە. ئەگەری وەرگرتنی بەڕێزت لە پەروەردە زۆر زۆرە چونکە بەڕێزت 73 پۆینت شتێکت هەیە. هەفتا و 7.8 کریدت ئەگەری هیچ ئەندازیاریەکی هەیە نەخێر بەڕێزەکەم لەبەرەوەی معدەلت لە 80 کەمترە هیچ ئەندازیاریەک بۆ بەڕێزت نابێتەوە. بەیاد
هایپەر ئەڵێ سڵاو کاکسرۆ بۆ زمانی ئینگلیزی لە زانکۆی سلێمانی 82.5 بە کریدیت وەرم دەگرێ. کۆلێژی زمانی ئینگلیزی لە سلێمانی 81.6 بووە. ئینشاءڵڵا ئەگەری وەرگرتن بۆ بەڕێزت ئەگەرێکی باشە بە پشتیوانی خوای گەورە تا 180 نزیک بە 90 ئەگەری وەرگرتن هەیە بە پشتیوانی خوای گەورە. میران ئەکرەم وتمان پەروەردە باشترە. ئەمە خۆشناو وەڵامماندایەوە. ئیڤان خان زوو وەڵاممان داوەتەوە. کاکە بەیاد وەڵام دراوەتەوە. ئیڤان ئەحمەد جارێک کە پرسیاری کردەوە کاکە بەیاد دووبارەیە. ئەوانە هەمووی دیە مکەڕەم ئەڵێ 88 بەشە پزیشکیەکانی سلێمانیان دەوروبەری وەردەگرێت. ئینشاءڵڵا تەنها دەرمانسازی ئەگەری 185 هەیە باقیەکەی دیکەی هەمووی وەرەگرێ بە پشتیوانی خوای گەورە. ئەوانە دووبارەن باشە. خەدیجە دووبارەیە. ئەمەل خۆشناو یەکەم دڵۆپ ئەڵێ ئایا لە زانکۆی ڕاپەڕی پەرستاری بە 91.2 وەرم دەگرێت بە پارێزگا. 91.2 لە پەرستاری ڕاپەڕی بۆ خۆی 92.667 بووە. بەڕێزم 91.2 یعنی ئەگەرەکەی توانم بڵم 170 بۆ 75 باشە بەڕێزم. باشە ئەوانە دووبارەن. نازەگوڵ ئەڵێ 86.87 بایۆلۆجی سۆرانوەری ئەگرێ. بایۆلۆجی زانست لە سۆران 81.758 وەرگرتووە. بەڕێزت ئەگەر 86 دەبێت ئینشاءڵڵا ئەمەلی وەرگرتنی زۆر زۆرە. ئەوانەمان وەڵام داوەتەوە یەک بە یەکیان. ئەوەشمان وەڵام داوتمان ئەگەری هەیە بەڵێ. ئەوانە دووبارە هەموو. نور محەممەد ئەڵێ علاج طەبیعی یان بایۆلۆجی گشتی باشترە لۆ هەلی کار. وەڵاهی من پێم وایە علاج طەبیعیەکە باشترە، هەلی زیاتری هەیە. سارا کارزان کیا مامۆستا معادلی 80 کریدیت 76 پەروەردە بنەوەتی ئینگلیزی هەولێر ئەمەلەکەی کەمە ئەگەر کریدیتەکەت 76 بێت چکە خۆی 80 وەرگیراوە لە پەروەردە. ئەگە بە کریدیت دابەزێت تەئسیر لێکا و ئەمەلی وەرگرتنت کەمەکاتەوە. ئەوانە هەمووی دووبارەیە. زانکۆ کۆزەکەی سلێمانی بەرزکردنەوەی هەیە بەڵێ بەشەکانی هەندێکیان وەکو پەرستاری وەکو شیکاری ئەوانە ئەمەلی بەرزکردنەوەیان هەیە بەڵێ لە مەحەلەکانیشی هەر هەیەتی. باشە کوردستان ئەڵێ سەلام مامۆستا گیان دەمەوێت بزانم کۆلێژی تەکنیکی پەیوەندیە گشتیەکان و بازاڕگەری باشترە پەیمانگەی تەکنۆلۆژیای زانیاری. وەڵای هەردوویان بەشی زۆر زۆر باشن بەڵام من هەر دڵم لەگەڵ ئایتیەکەیە چونکە ئەو مستەقبەلی باشترە و لەگەڵ ئەوائیل بوونەیان بە سیستمی پۆلیتەکنیک ئەتوانی بستەوە کۆلێژەکەی و ئایتی تەواوکەی حتمەن ئایتیەکە فراوانترە لە ئەوەی کارسەرێکیش خراپ نییە. من ناڵێم خراپە بەڵام ئایتیەکەم پێ باشترە. ئەوانەمان جواب داوەتەوە. هەموویمان وەڵام داوەتەوە. ئەوانش وەڵام دراوەتەوە. باشە مانە هەمووی دووبارەیە. گزنگ سوارە ئەڵێ سڵاو 92.5 ئەگەری هیچ کاری نەخۆشەکان زانکۆ پۆلیتەکنیکی سلێمانم گرێت بە زانکۆڵایین یان بە پارالێل. 92.5 ئەگەری زۆرە ئەگەر هەڵە نەبم لە بەرۆی شیکاری
لە پۆلیتەکنیکی سلێمانی 94 92.5 ئەگەرەکەی تا 170ە بۆ 75ش ئەگەری هەیە ئینشاءڵڵا بۆ ئەمساڵ وەربژێت. بێویتان نەخێر ناتوانین 2 ساڵی دیکە بخوێنی دەبێت 4 ساڵی دیکە بخوێنی وەلا پەرستاریش وەرناگیری تەنها لە چارەسەری سروشتی لەبەرەوەی کۆلێژمان نییە بۆ پەرستاری. پەروەردەی بنەڕەت ئینگلیزی هەولێر 80 ئینشاءڵڵا ئەمەلی هەیە خۆی 76 پۆینت شتێکی وەرگرتووە ئەگە بە کریدت 80 بێ ئینشاءڵڵا کێشت بۆ دروست نابێت. ئیڤان ئەحمەد وەڵاممان داوەتەوە، بێریتان خان وەڵاممان داوەتەوە، ئەوانە هەر هەمووی وەڵامیان ئیڤان ئەحمەد نور محەممەد وەڵام دراوەتەوە. زار فەیسەڵ ئەڵێ شیکار نەخۆشەکانی پارێزگای هەولێر کۆنمورەی 88 ئەگەری هەیە ئەگەر بە پارالێل ئەگەر نا بە زانکۆڵاین ئەگەری زۆر زۆر کەمە. پرۆگرامسازی هەولێر چەند لە 93 بەش دەکات ئەگەری وەرگرتنەکەی 170ە بۆ پرۆگرامسازی بە 94 پۆینت تقریبا پێنجی وەرگرتووە لە هەولێر. بۆ کۆیە زیاتر ئەمەری وەرگرتنی هەیە. ئەوانەیان وەڵام دراوەتەوە. هەتاگە بۆ ڕێگەزی مێژ بێت هەر ئەویانم پێ باشترە کە بچیتە بەشی ئایتێکەوە. میرەگیان ئەڵێ سڵاو کاک سرۆد 61 بە پارالێل کولیە عەلوم بەشی کۆمپیوتەر وەرم ئەگرێ ئەگەر لە هەڵەبجە یان با بڵێن لە کەلار ئەگەر نا لە سلێمانی و هەولێر و ئەوانە ئەگەری وەرگرتنی زۆر زۆر کەمە. ڕوئیا ڕوئیاڵێ سڵاو کاکە لە تەندروستی کۆمەڵ وەردەگیرێم بە نمرەی 71 پۆینت بە پارالێل لە هەولێر. بەڕێزم ئەگەر بۆ تەندروستی کۆمەڵ 72.667 بووە ئەگەر هی پارێزگا بیت ئەمەلێکت هەیە تا نسبەی 165 تقریبا تا 170 ئەگەری وەرگرتنەکەی هەبێ ئینشاءڵڵا. پێویستە مەش تەکنیکی تەلارسازی 59.5 پارالێل وەردەگرێت. تەلارسازی لە پەیمانگە سلێمانی پارالێلەکەی 61.2 بووە ئەگەری 175 بەسەرەوەتەیە ئینشاءڵڵا. بە شەکر و ژیار هێمن ئایا زانکۆی ڕاپەردنەوەی بوون و پەرستاری وەرنەدەگرێت پارێزگا وتمان ئەگەرەکەی کەمە. ئەوانە هەمووی ئەسما 209 ئەڵێ بێ زەحمەت ئەگەر ئەمساڵە زانکۆی خەڵەبجە بخوێنم ساڵی ترەوەتان بێمەوە جامعای سلێمانی بێ هیچ مەرجێک. بەڕێزم طبعا بەمەرج دەبێتەوە مەرجەکانیش بریتین لەوەی معدلە لە 70 کەمتر نەبێت یان بە زەواجکردن بۆ ئافرەت مناڵبوون یان تەلاقدان دوور بێت مردنی دایک یان باوک لە ئەسنای دەوامە دایک یان باوک مامۆستای زانکۆ بن یا فەرمانبەری وەزارەتی خوێندنی باڵا بن لە هەر شوێنێکا بێ کێشە نیە خزمەتیان لە 15 ساڵ کەمتر نەبێ ڕێگەی لیژنەی پزیشکیمانەیە. ئەوە ساڵانە بەو ڕێنماییانە تواندراوە تەڵەبەیەک لە شوێنێک بۆ نزیک لە شاری خۆی و لە جێگەی خۆی نەقل بکات. ئەوانە پرسیاری دووبارەن. سامێ بێستون ماوەڵامدایەوە وتمان شەقڵاوە ئەمەری وەرگرتنی زیاترە.
ئەوانەمان جواب داوەتەوە. ئەڤین هیندا دەڵێ شکار نەخۆشەکان باشتریان پەرستاری ماڵام هاوشانی یەکەن فەرقێکی ئەوتۆیان نییە. ئەحیای هەولێر نمرەی ئەوەندانە وتمان ئەگەر لە پەروەردە بێت ئەگەری وەرگرتنی هەیە، ئەگەر لە زانست بێ نەخێر. هانا ڕێبوارەڵێ دەست خۆش بێت بەڕێزم سپاس بێەوە دەستی ئەوش خۆش بێت کە لەگەڵمانان. ئەوانە دووبارەن بەڕێزم سێ جار وەڵامی ئەو پرسیارەی بەڕێزم داوەتەوە خات و بێریتان ئەڵێم نەخێر ئەبێت 4 ساڵی دیکە بخوێنیت لە چارەسەری سروشتی بخوێنیت نەوەکو لە پەرستاری. ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن. تا ئێرە هەمووی پرسیاری دووبارەیە. بەیادی ژمان ئەمەری وەرگرتنت هەیە بۆ ژیار و زمان ئەمەری وەرگرتنەکە ١٧٠ تا ٧٥. کاروان ئەڵێ جەزاک الله خەیرن مامۆستا وەجەزاکم ئینشاء الله. باشە وەڵای بەڕێزم ئێستا وەڵامتم دایەوە، بەڵام ئێوە سوبحان الله یعنی سەبر و تەحەممولتان تۆزێک کەمە. وتمان هەردووشی وەکو یەکە، بەڵام بۆ کچان تا ڕادەیەک پەرستاری باشترە. میران ئەکرەم وتمان پەروەردەی ئینگلیزی باشترە. وتمان 82.5 بۆ کرێدیتەکە عەیبی نییە ئینشاڵڵا وەرەگیرێت. یا فەهەد وەڵاممان دایەوەتمان سیستەمی زانیاری ئەگەری وەرگرتنت هەیە و هەلیکاریشی باشە. گۆران هەورامی ئەڵێ لەم سیستەمی نمرەیە تێناگەم، ئەتوانین ڕووکردەوەیەکی بچووک بێت. سپاس دەکەم کاکە گۆران. مەبەست کام سیستەمی نمرەیە؟ ئایا مەبەستت لە گشتی و پارێزگایە یان مەبەستت لە کریدیت و ئاساییە؟ ئەو کۆنمرانەی کە ئێمە دامان ناوە هەمووی بە کریدیتە، غەیری بەشە پزیشکیەکان لە پەیمانگە و لە کۆلێژ نەبێت. ئەوە یەکەم. دووەم پارێزگا و گشتیەکەی. پارێزگا واتە تۆ خەڵکی ئەو سنوورە بیت، بۆ نمونە لە سلێمانی، لە هەڵەبجە، لە گەرمیان، لە خانەقین، لە ڕاپەڕین، لە چەمچەماڵ، ئەوانە هەموویان لە سنووری سلێمانیان. واتە ئەو زانکۆیانەی لە سنووری سلێمانی هەیە وەکو چەرمەوە، وەکو گەرمیان، وەکو ڕاپەڕین، زانکۆی سلێمانی، پۆلیتەکنیکی سلێمانی، زانکۆی هەڵەبجە، ئەم شەش زانکۆی بۆ خەڵکی ئەو مەنتیقەیە بە پارێزگا حیسابەکرێت. بەڵام کەسێک لە هەولێر یا لە دووهۆکۆ بێت بە گشتی بۆی حیسابەکرێت. باشە بەڕێزەکەم. زانکۆڵاینمان هەیە، پارالێلمان هەیە، ئێوارانمان هەیە. زانکۆڵاین بە بەلاشە خوێنیت، گشتی و پارێزگای هەیە. پارالێل بە پارە ئەخوێنی، بەڵام داوامت بەیانیان لەگە تەڵەبەکانی ترایە. پارالێل واتە هاوتەریب، واتە موازی لە تەنیشتی تەڵەبی بڵێن زانکۆڵاینە تۆ ئەخوێنیت و بەڵام پارە ئەدەی بە بەیانیان. بۆ هەشمانە ئێواران ئەخوێنێ بە پارە، ئەوە لە سەعات 3 بەدووەوە دەوامی دەست پێ ئەکات. جارێ دیکەش پرسیارەکانمان نیەوەی لەدەست ڕۆی بەداخەوە لەبەرەوەی پرسیارێکی زۆری دووبارە هەیە. کاکە دلێر ماشەڵڵا زیاتر لە 10 جار پرسیارەکەی دووبارە کردوێتەوە. ئەڵێ دیار عەلی ئەڵێ 86.3 ئەندازیاری میکانیکی سڵاحەتی وەری دەگرێت لە سلێمانی. واتە بەڕێزت بە گشتی حسابی. میکانیک لە زانکۆی سەلاحەددین بە زانکۆڵاین 92.08 وەرگرتووە و بە پارالێلیش
91.468 لەبەرەوە ئەمەلەکە زۆر کەمە بەڕێزەکە ئەگەر وەکو ئەمساڵ بمێنێتەوە کاکە دیارگیان مامۆستا پزیشکی زاخۆ بۆ دەروی پارێزگا دێتە چەند بڕوا خەلیل ئەو پرسیاری کردەوە وەڵامیشیماندایەوە وتمان لە 94.5 بەسەرەوە ئەگەری هەیە قاسم محەممەد دەڵێ مامۆستا پرسیاری منت جواب نەداوە وەڵڵاهی کاکە قاسم گیان ئەسڵان پرسیاری بەڕێستم نەبینیوە لەبەرەوەی ئەوەنە پرسیاری دووبارەی تیا لەگە هەر نێبوونەوەیەکە بەهۆی ئەو دووبارە بوونەوەیە کە لەسەر تاشەوە زۆرمان داوا کرد کە پرسیاری دووبارە نەکرێت بەڵام بەداخەوە پرسیارەکان هەرکرا بۆیە هەموو جارێک ئەڵێم من کۆمەڵێک پرسیارمان لەدەستە چێ بە حکمی ئەوەی دووبارەی زۆرتیایە سەبر و تەحمل تۆزە کەم بۆتەوە ماشەڵڵا چاوەڕێی وەڵامی وەرگرتنی وەڵامی خۆیان ناکەن و بمبوران تا ئێستا وەڵام بڵێن پرسیارەکەتم نەبینیوە تاکو وەڵامی بدەمەوە ئەسما سڕێتەوە پرسیارەکەی دیار برادۆست ئەڵێ سڵاو هەفتاسی زمانی ئینگلیزی وەرمەگرێ لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی زمان مەگەر بە پارالێر ئەگەرنا بە زانکۆڵین ئەگەری کەمە کاکە دیار وەڵامی پرسیارەکەی بەڕێستماندایەوە تکایە پرسیارەکان زۆر دووبارەیە بەڕاستی بەداخەوە سوارە سەباح حاڵەت کاکە سوور تا ئێستا وەڵام من نەدامەتەوە وەڵڵاهی بەڕێزەکەم بە خودای پرسیارتم نەبینیوە یعنی ئەوە چەندەمین جارە قسەی دووبارە بکەمەوە لەبری ئەوەی کە بڵی وەڵام من نەداوەتەوە لەگەڵ ئەوەیە پرسیارەکەشە بنووسایە تا بتوانم ڕاستەوخۆ وەڵامت بدەمەوە بەڵام وەڵڵاهی تا ئێستا پرسیاری بەڕێستم نەبینیوە یعنی لە سەرەتاوە گوتم جارێک پرسیارەکەت سڕی بووە جارێکیش سلااوت نردبوو لەو بەدەوە چەند جارێک داوات کردو کە وەڵامت بدەمەوە ئەو قسەیم دووبارە کردوتەوە وتومە پرسیارتم نەبینیوە ئەگەر ئەزت نەبێ پرسیارەکەت بنووسە نەگین ئەڵێ من 87م هەیە لە زانکۆی سەلاحەدین لە بەشی ئینگلیزی بەڵێ ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە ئەگەر کردت دەرەجەت زۆردانە بەزێنێت بەشی وەرگێڕان زانکۆی دهۆک وەردەگیرێت بە 75 کۆلێژی زمان بەشی وەرگێڕان لە دهۆک 74.4 وەرگرتووە ئەگەر ئەو بەڕێزت ئەگەر دەرەجەکەت کە 75 بە کریدت بێ ئینشاءڵڵا ئەمەری وەرگرتنی زۆرە ئیبراهیم خەتاب حوسێن ئەڵێ 93.2 سەدا چەند پەرستاری ئەگەری سەدا چەندی پەرستاری هەیە لە هەولێر ئەتوانم بڵێم سەرووی 185 ئەگەری هەیە ئینشاءڵڵا ئاران بورهان ئەڵێ مامۆستا 83.8 لە هەندەسەی کارەبا وەرئەگیرێم بە بەلاش ئەگەرم چەندە ئەگەر لە هەولێربی ئەگەری وەرگرتنەکە زۆر باشە لە بەی خۆی هەشتاگەشی وەرگرتووە فرانسیس وەڵاممان داوەتەوە کاکە دیار وەڵاممان داوەتەوە دیار برادۆز وەڵاممان داوەتەوە ئیبراهیم خەتاب وەڵاممان دایەوە فرانسیس جارێ دیکە کاکە ئیبراهیم جارێکتر یعنی ئەوە کێشەکەمانە کە ئەوەنە پرسیارەکان دووبارە ئەبێتەوە لەبەرەوە پرسیاری زۆربەی ئەزیزانمان لەدەسەچێ بەداخەوە نازەگوڵ ئەڵێ مامۆستا فاکەڵتی پەروەردە سکوڵی پەروەردەی بنەوەتی ئینگلیزی کوێتیە ئەم قۆناغ کتابە وەڵڵاهی ئەو پرسیارە هیچ ڕوو نییە ئەگەر دووبارەی بکەیتەوە نازەگوڵ زۆر مەمنونە بم 86.3 وەڵامماندایەوە وتمان ئەگەری وەرگرتنەکەی کەمە کاکە ئاران وەڵامماندایەوە وتمان ئەگەری زۆرە ئینشاڵڵا کاکە سوارە بەشە پەروەردەکە بە پاراڵەی وەرم دەگرێت زانستیم 61 ئەی برا وەڵڵاهی ئەو پرسیارەم هەر لە یەکەمی لایڤەکەی جوابدایەوە ئەنوتم تەنها ئینگلیزی نەبێت پەروەردەکانی دیکە زۆربیان ئەمەلی وەرگرتنت هەیە چونکە بەڕێزت تەنها ئەتوانیت بە پاراڵێل و ئێواران تەقدیم بکەیت و ئەگەری وەرگرتنی شتە هەیە کاکە سوارە تەنها ئینگلیزی نەبێ ئاگادار بە بەشی وەرگێڕان چۆنە لەم کاتەدا بەشێکی باشە و هیچ موشکلەیەکی نییە و ئەتوانی سوودی لێ ببینی بەپێی تواناکانی خۆت تا چەند شارەزاتر بی زیاتر
سوودی لێ بینن. بڕوا خەلیل کاکە سوارە وەڵڵا وەڵامەمدایەوە ئەخوای هەر سەرەتاش وەڵامەمدا بۆ ئەگەر سەیری لاڤەکە بکەیتەوە لە دەقیقانی یەکەمە پێش سەڕینەوەی پرسیارەکە وەڵامەمدایەوە. وەڕامکردنەوەی لەسەر بدا وەڵاهی وەکو وتم هەرچیان یەکەم بەنسبەت منەوە چ پەرستاری چ شیکاری، بەڵام بۆ قسان تۆزێ پەرستاری باشترە لەبەر ئەوەی ئیشەکە زیاتر با بڵێن لە خستخانەکانەوە ئەو بابەتانەیە دەرچوونی کەمە لە عیادەکانیش ئەتوانی بۆ خۆت ئیش بکەیت زیاتر سوودی لێ ئەبینی لە پەرستاری. بەڵام بە قەناعەتی من هەرچیان یەکشتن هیچ موشکلەیەکی وای تیا نابینم بە جیاوازی. بۆ دەروی پارێزگا دێتە چەند بۆ دەرەوەی پارێزگا بەڕێزەکەم بۆ دەروی پارێزگا خۆی 98 وەرگرتووە ئەو پەڕی دێتە 96.5 بۆ 97 لەو بەینانە. باشە کاکە سوارە وەڵامماندایە وتمان ئەگەر تێجگە لە ئینگلیزی بەخوای برام وەڵاممانداوەتەوە. خاتو بێریتان ئەگەر سەردانی ئێمەت کردووە و ئاعترازیشم نووسیوە ئێمە هەموو شتەکانمان تەقدیمی وەزارەت کردووە چاوەڕێی گەڕانەوەی وەڵامی هەموو شتەکانین ئیشەڵا لەم نزیکانە وەڵامەکان دێتەوە بەڵام بە ئەکیدی لە بەرەوەی کۆنمرەی بەڕێزت کەم بووە بۆیە ئەبێت ناوت نەگەڕا بێتەوە و ئامادە ئاعترازیش نووسیوە چاوەڕێی وەزارەت بکە بزانین چ بڕیارێکە دات. باشە خۆنەمان وەڵامدایەوە. بنار هیشام ئەڵێ مامۆستا بەشی علوم کیمیا دەرەجەکەی چەند دەبێت بۆ ئەم ساڵە شاری هەولێر؟ علوم کیمیا ساڵی پار لە سەلاحەدین 80 بووە 80.8 تەوەقوعی 79.8 بە سەرەواکەم ینی ئەو پەڕی دەرەجەیەک احتیمالی دابەزینی هەیە. ئەلفاڵێک کاکسول بەشی گرافیک دیزاین پەیمانگەیە یان زانکۆ لەکوێ فۆرمەکەی پڕەکرێتەوە؟ وەڵاهی گرافیک دیزاین ئەگەر مەبەست تەلارسازیە ئەو لە شەقڵاوە و لە سلێمانی هەیە تەنها و بە زانکۆڵایەنیش پڕکردنەوەی بۆ ئەەکەی. بەڵام بەشی دیکە و گرافیک دیزاین بەو ناوە تەنها لە ئەهلەکان ئەگەر هەڵەنەم هەیە ئەبێ سەردانی ئەو زانکۆیە یان ئەو کۆلێژە یان ئەو پەیمانگەیە بکەیت کە ئەو بەشەی لێیە بۆی فۆرم پڕ بکەیتەوە. بەڵام وەکو حکومی بە ڕێگەی زانکۆڵاینە و هیچ ڕێگایشتری نییە. وەڵاهی کاکە سوارە سێجا وەڵامی پرسیارەکەی بەڕێستم داوەتەوە ئەشزانم بڵێ و لە یەکەمی لایڤەکەشە لی دەرەوە دوایی بزانە سێجارم وەڵام داوەتەوە یان نا کە پرسیاری تەربیەت کردووە معادلە 61 شتێک بووە پێتم وتۆ لە هەر سێجارەکە لە ئینگلیزی لێ بترازێ باقیەکەی تری ئەگەری وەرگرتنت هەیە ئەوە جاری چوارەمیشە کە وەڵامی بەڕێستە دەمەوە. باشە براکەم ئەلفا وەڵامماندایەوە بڕوا خەلیل پرنسس لانا ڕەوف ئەڵێ 79.9 لە سێنانی پەروەردەی ئینگلیزی بنەڕەت ئەگەری هەیە. پەروەردەی بنەڕەت زمانی ئینگلیزی لە سلێمانی ئینشاءڵڵا ئەگەری هەیە لە بەرەو خۆی 80 وەرگرتووە بە پشتیوانی خوای گەورە حسابکە بەڕێز 80 هەیە ئەگەر ئەو دەرەجەیە کردیت بێ ئاگادار بە چکە بە کردیت ئەبێ معدلت لە دەوروبەری 80 بێت. پرنسس وەڵاممانداوتمان بەشیشی زۆر باشە و بە 75 ئەگەری وەرگرتنت هەیە. سۆما سیروان ئەپرسێت بە نزیکەیی نازانن چەندی مانگ ناودێتەوە؟ نەوەڵاهی
ئەوەی بە ئێمە وترابوو ئەوەی ئاگدار بووین جەنابی وەزیر داوای حەفدەی مانجی کردبوو ئێمڕۆ هەژدەی مانگشە تەواو نەبووە بۆیە تەوەقوعەکەم تا کۆتایی هەفتەوە تا پێنجشەم ئینشاڵڵا ناوەکان ڕابگەیەندرێت و ئاخر دەرەجە تاخیربوونی تەوەقوعی یەکشەمی داهاتوەکەم کە ناوەکان ڕابگەیەندرێت ئینشاڵڵا. بی ئەپرسێت 86.8 مانگەی دەرمانسازی سلێمانی وەرم دەگرێ بە پارالێل ئەگەری وەرگرتنت زیاترە بە ڕێزەکان. بەشی گرافیک دیزاین وەکوتمان بەخوای معلوماتی دەقیقمان لەسەری نییە بێزەحمەت مامۆستا بەشی فیزیای پزیشکی چەنددا دەبەزێ بەڕای تۆ بە قەنەعەتی من دەرەجەیەک تا دەرەجە و نیوێک احتیمالی دابەزینی فیزیای پزیشکیمان هەیە. نامیلکا پرسێ ئەگەر بایۆلۆژی پزیشکی گشتی یانی چی؟ بایۆلۆژی پزیشکی گشتی و ئەگەر یعنی نە دەرەجە نووسراوە پرسیارەکە بەڕاستی ڕوو نییە ببوورە ئەگەر کاتمایەوە دووبارە بینوسی خراپ نییە. ئەوانمان جواب داوەتەوە ئەسما ئەڵێ زۆر مەمنون بەڕێزن دەستان خۆش بێ. پرنسس 79.6 ئەکرێ لەسەرکردناوم بێتەوە ئەگەر لە سنووری هەولێربی ئینشاڵڵا ئەگەری وەرگرتنت زۆر بەرزە چکە ساڵی پار 78 شتێکی وەرگرتووە ئینساڵ ئەگە داواکاری زۆری لەسەر نەبێ یان ئەو دەرەجانێک کە پێشکەشەکان زۆر بەرز نەبێ کورسی کەم نەکرێتەوە ئینشاڵڵا هەر لە دەوروبەرە دەرەجەکانمێنێتەوە ئەمەری دابەزینیشە ئینشاڵڵا بۆیە ئەگەری وەرگرتنت باشە لەو بەشە ئینشاءڵڵا. ناویکاڵێ ئەگەر بایۆلۆژی گشتی لە هەرێم تەواوکەی بیستە بۆ کەرکوو بەچی حسابی بایۆیەکی حسابی بۆکەن وەڵایی ئەوەیان دڵنیا نییە چونکە ئەوە ڕەبتی بە حکوومەتی عێراقیەوە هەیە وابزانم لەوێ علوم بایۆلۆجی پزیشکی نییە هەمووی بە گشتی حسابەکات ئەگەر هەڵە نەبم. ئەوانە پرسیاری دووبارەن. کاکە سوارە وەڵڵاهی ئەو پێنجەمین جوارە وەڵامی بەڕێستە دەمەوە 61.667 لە ئینگلیزی لێ بترازە لەوانن کە لە زۆربەی بە پارالێل و ئێواران ئەگەری وەرگرتنت هەیە. باشە ئەزیزەکەم ئەوانە هەمووی دووبارەیە گرافیک دیزاین معلوماتم لەسەری نییە بەخوای کۆنەمرام 86.2 فۆرمەکەم تا بایۆلۆجی پزیشکی نووسیەوە دوای هەندەسەی سیستمی زانیاری داناولیی وەردەگرم زۆر خەلاقین 86ەکە ئینشاڵڵا ئومێدت زیاتر لە بایۆلۆجیەکە هەیە بایۆلۆجی گشتینێک بایۆلۆجی پزیشکی و بۆ هەندەسەکەش ئەگەرێکی کەمتر ئەگە پارالێویان نەنووسی بێت دوای ئەوانە چی نووسیوە ئەگەری هاتنەوەی زیاترە. ئەبیر ICT باسی بەشی ICT بکە ICT بەشێکە هەم IT ئەخوێنێت هەم کۆمیونیکیشن واتە گەیاندن هەردووچیان ئەخوێنێت 2 ساڵ خوێنیت معدلەکەت بۆ دەرەچێت 160 لێ وەرەگرن 100 لەسەر پۆلی 12 بارچ کۆکەنەوە لەسەر 100 کۆنمرەیەکت بۆ دەرەچێت ئەو کۆنمرەیە ئەتخاتە ڕیزبەندیەکەوە کە پێویستە لە یەکەم هەتا نیوەبی واتە ئەگەر 80 کەس بێ لە یەک هەتا 40 معدلیان لەسەر 70ەوە بێ ئەتوانن بستنەوە 2 ساڵی کە بخوێن ببێتە کۆلێژ ئەو بەشیشی زۆر باشە و ئەتوانی سوودی زۆری لێ ببینی. ئەوانە هەمووی پرسیاری دووبارن ئاخر پرسیار وەڵام دێنەوە کە ئەم ناون ئەڵێ ئەرێ مامۆستا معدل 84 کۆلێژی پۆلیتەکنیکی پەرستاری لە شێخان دەکەوێت بە پارالێل ساڵی پار بۆ دانیشتووی سنووری خۆی واتە سنووری پارێزگای دهۆک پەرستاری لە شێخان 82.653 وەرگرتووە بە پارالێل بۆ پارێزگاکەی ئینشاڵڵا بۆ بەڕێزشت 84 سوودی لێ ئەبینیت.
بە هیوای ئەوەی توانی بێتمان لە ماوەی ئەم ساعاتەیە کە بەیەکەوە بووینە خزمەتم کردبێتن ئەوڵامی پرسیارەکاندا بێتنەوە. بەڵام تکایە بۆ لایڤەکانی داهاتوش پرسیاری دووبارە مەنووسن، سەبر بگرن چاوەڕێی وەڵامی پرسیارەکانتان بکەن. باشترین نمونە کاکە سوارە بوو کە چەند جارێک داوای کرد وەڵامی بدەمەوە، بەڵام هەر لەم لایڤەوە نزیکی 6 جار وەڵامم داوەتەوە بۆ دڵنیاییش متابعەی لایڤەکە بکەنەوە. لە سەرەتای لایڤەکەەوە وەڵامیم دابەوە، بەڵام دیار بوو گوێ لێ نەبوو بوو، بۆیە داوای لێبوردنەکەم. من جارێ دیکە تەنها ئەوەندەم پێ ئەکرێت کە بڵێم وەڵامی پرسیاری دووبارە مەنووسن و سەبر بگرن چاوەڕێی وەڵامی پرسیارەکانتان بکەن. ئێمە هەتا وەڵامی پرسیارەکە دەینەوە ڕەنگە دە بەڕێز نامە بنێرە و پرسیار بنێرێت، بۆیە تۆزە کاتی پێویستە هەتاگەینە ئێوە بە هیوای ئەوەی توانی بێتمان خزمەتێکتان بکەین. سەرکەوتوو بن، سەربەرز و سەرفراز بن. ئینشاءڵڵا لە نزیکترین کاتا بە دڵخۆشی بتان بینینەوە لەگەڵ گەڕانەوەی ناوەکانە. سەرکەوتوو بن، دەستان خۆش بێ و خواتان لەگەڵ بێ.